زێرگرانە کەیف خۆتانە. سڵاو لێبێ کاک ڕاستی بەڕێستان ئەمڕۆ وەک دەزانن ڕۆژی جیهانی سینگڵانە هاوکاتیش ڕۆژی دەنگدانی گشتیە بۆ پەرلەمانی عێراق. پێم وایە ئێوە یەکەم ساڵە پرۆسەی هاوسەرگیری ئەنجامتان داوە چه هەستێک تێ ئەمڕۆ؟ لەکە ساڵاندی فەرقی چکە خود دەزانی ئەوڵۆ ینی ساڵ لەگەر خێزانم کە دەنگ دەدەم پێشتر کە سینگڵی دەنگت دەدا بڕێک خۆشتر نەبوو ئەو ساڵ خۆشترە. ئەم ساڵ خۆشترە. بەڵێ باشە چ جیاوازیەکە بینی مەسەلەن بانی جیاوازی چییە لە دەنگدانی پێشتر کە کاتی سینگڵ بووی و ئەمڕۆ با بڵێین هاوسەرگیری پێشووتر تو ئێستا لەگەر حیاتی ژیانی خۆت دەنگ دەدەی وانە هەر تا دنیا لەگەروی دەمینێەوە پێشتر لەگەبینی و لێ. باشە تا چەند گرینگە هاوسەران بێکەوە بێن دەنگ بدەن لە هەڵبژاردنەکە؟ زۆر گرنگە چکە لەگەربەی ئەو حیاتی ژیانی خۆتە ئین دەتوانانی لەگەروی بێ و حڕیشی کەی لە دنیاە بچکە ناتوانین زۆری لێ بکەی برێت ئللا دەنگ بەون کەسەی بدە لەبەرەوەی مە هەر کەسە و مافی خۆیتی ئەوە دەتوانین دەنگە چ خۆی بدا و هەر لایەنێک بیتن. باشە ئێوە هەمان کاندید و حیزب هەڵەبژێرن یاخود جیاوازن؟ لەوانەیە هەردووکمان یەک کاندید بین بەڵام حڕیشی دەکەم بە کەیفی خۆی مافی خۆیتی دەتوانێت هەر چی بدە بدات. چیتان هەیە بۆ سینگڵەکان تۆ ئێستا لەو وەزع دەرچوویت چیت هەیە پەیامت چێ بۆ سینگڵەکان؟ زێرگرانە کەیف خۆتانە. ئەجا بیکەن یان نەیکەن؟ وەڵا بیکەن باشترە.